ڕێگای مەرگ چیرۆکێکی دیکەی دڵتەزێنی بەخۆیەوە بینی ئەوەش دوای ئەوەی لەسەر ڕێگای دەربەندیخان کەلار و بە دیاریکراوی لە ناوچەی ئاوەخێر ڕووداوێکی هاتوچۆی سەخت لە نێوان ئۆتۆمبیلێکی توێتە هایلۆکس و ئۆتۆمبیلێکی بار هەڵگردا ڕوویدا و بەو هۆیەوە 4 ئەندامی خێزانێک گیانیان لەدەستدا. دوای ڕووداوەکە تەرم و بریندارەکان بۆ نەخۆشخانەی ناحەی پێباز گوازرانەوە. یەکێک لە بریندارەکانیش بەهۆی سەختی برینەکەیەوە ڕەوانەی نەخۆشخانەی کەلار کرا. بەڵێ ئەمڕۆ بۆ وەگەدەنەکردنەوە کاتژمێر 7:50 دقیقە ڕووداوێکی هاتوچۆ هێل نزیک باوەنور لای ئاوەخێڕی کە ئێمە وەکو تیمەکانمان تیمی فریاکەوتنی گشتی نەخۆشخانەی گشتی شێرمەلەحمە کەلاری کەسە بەدەستگەرتنوزی پێشمەگەل لەم سنوورەیە ڕاستەوخۆ چوونە سەر ڕووداوەکە بەداخەوە کە ئێمە چوونە سەر ڕووداوەکە بینیمان 4 هاوڵاتی بۆتە قوربانی ڕووداوەکە سەخت بوو و دوو لە هاوڵاتیانش بریندار بوون ئەو دوو هاوڵاتیش شۆفێری هەردوو سیارەکە بوون توێتاکە و ئێمە توانیمان بریندارەکان بگەین نەخۆشخانەیەکی شیشەی بەلەحمە کەلاری لە بەشی فریاکەوتنەکە و چارەسەری پێویستمان بۆ کردن و تەندروستیمان جێگیرکردن و دانێکیان بۆ باشتر تەندروستی جێگیرکردنی نردمان بۆ نەخۆشخانەی گشتی کەلار و 4 تەرمەکەیش ڕێکاری یاساییمان بۆ کردن و نردمانەوە بۆ زێدی خۆیان بۆ دەربەنیخان لەبەرەوە 4 هاوڵاتی خەڵکی دەربەنیخان بوون و شۆفێری بارهەڵگرەکەش خەڵکی شێخان بوون. 4 تەرمەکە کە لە 2 هاوسەر و کوڕێکیان و هاوسەری کوڕەکەیان پێکدێن بۆ قەزای دەربەندیخان گواسرانەوە و پاش نوێژ لەسەرکردن لە گۆڕستانی قەزاکە بە خەق سپێردران. ئەم کارەساتە من بەیانێکی ڕۆیشتون بۆ ناحەی پێواز لەوێنە کارتی زانیاری دەرکەن ئیترەوە لە ڕێگا لای مەتامەکەیەوە خوێڕات تووشی حادیسەیەکەون و چواریان 2 ئافرەت و 2 پیا و کۆچی دواییەکەن و نێکیان خێزانی ئەو حاجی قاغرە و خۆی و خێزانەکەیەتی و کوڕێکێتی و بووکێکیشێتی یەکیان بووکێتی یەکیان خێزانی خۆیەتی یەکیشان کوڕێتی خۆیشی ئەمە 4. دانیشتوانی سنوورەکە ئەم ڕووداوە دڵتەزێنە بە دەرفەتێک دەزانن بۆ جەختکردنەوە لە داواکاری تەواوکردنی دووسایدی نێوان گەرمیان و دەربەندیخان تا وەکو ڕێ لە دووبارەبوونەوەی حاڵەتەکانی مەرگ لەسەر ئەم ڕێگایە بگرن. وڵا داواکاریمان لە حکومەت ئەم ڕێمانە بۆ خاچکە باشی بکەوە دوو حیزە و بەڵێ وڵا ڕۆژانە کوڕە مەگەر کەم ڕۆژانە قوربانی لێکرێت و خەڵک تووشی زەرەرەیە تووشی قەسارەیە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام کە لە تیمی لێکۆڵەرانی ڕووداوەکە دەستی کەوتووە هۆکاری ئەم ڕووداوە بۆ یەکسایدی شەقامەکە و تێپەڕاندنی هەڵەی یەکێک لە شۆفێران دەگەڕێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی گەرمیان